يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، ژیان بۆ هەر یەکێک لە ئێمە، بۆ ئەوانەی کە لە پێش ئێمەشدا بوون و لە دوای ئێمەش لەسەر زەوی دەژین، دڵنیابن وەکو ژیانێکی سەخت و دژوارە، بەتایبەت بۆ ئەو کەسانەی کەوا عەقڵ و هۆشێکی تەواویان هەیە، باش لە دنیا تێگەیشتون، خاوەنی مەبدەئن. ژیان دژواری زۆری تێدایە. هەموو مرۆڤێک لەم سەرزەویە لە جەنگێکدایە کە کەس پێی نازانێ خۆی نەبێ. بڕواتان هەبێ کەسێک نییە لەم سەرزەویەدا خەم و خەفەت و ناتەواویەکی نەبێ. با بچینە خزمەت قورئان بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە. سوورەتی مەریەم ئایەتی 2 هەتا 9 وەردەگرین. کۆی بابەتی ئەم 8 ئایەتە باسی ئەوەیە ماڵێک هەبوون بە ناوی پیاوەکە زەکەریا پێغەمبەر عەلەیهی السەلام لەگەڵ خێزانەکەی. پیاوێک چۆتە تەمەنەوە و کۆتایی تەمەنیەتی، ژنەکەشی نەزۆکە و منداڵی نابێ. بە کوڵ و بەدڵ لە خوا دەپاڕێتەوە، خوای گەورە مناڵیان پێدەبەخشێ، خوا خۆشی مناڵەکەیان بۆ ناو دەنێ. یەحیا پێغەمبەر سەلامی خوا لەسەر ئەویش بێ. سەرەتای ئایەتەکە ئایەتی 2 ژمارە 2 سوورەتی مەریەم دەفەرمێت ذیکر و ڕەحمەتی ڕەبیکە عەبدەهو زەکەریا. هەموو جار عەرزی جەنابتان دەکەم، قورئان ئەوە نییە وشە بە وشە خێرابی کەیەوە بە کوردی، ئەبێ هەر وشەیەک لەسەری بۆستی و ئێستا ئەمە 1 2 3 4 5 وشەیە و 5 دەرسی گەورە لەم 5 وشەیەدا هەیە. دەفەرمێت ذیکر و ئەمە چیرۆک نییە، ئەمە ڕۆمان نییە، ئەوانەی کە پەروەردگار بۆمان دەژێڕێتەوە بەسەرهاد نین، ئەمە دەرس و وانەن، ئەمە مەنهەجی ژیانە. ئەم قورئانە خوا دەفەرمێت ذیکر و ئەمە یادە، ئەمە یادی تۆ دەخاتەوە کە قورئان دەخوێنیەوە. دووەم ڕەحمەتی، ئەمە ڕەحمەتی خوایە. هەمومان داوا دەکەین یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی. ئەگەر دەتەوێ خوا ڕەحمت پێ بکا و دڵنیا بە کە خوا ڕەحمت پێ دەکا، چاک گوێ بگرە بۆ ئەم وتارە، بزانە زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت چی کردووە. وەڵڵاهی ئەوە بکە یەقینت هەبێ کە ڕەحمەتی خوات بەسەرا ڕژاوە. ئەفەرمێ ڕەبیکە، پەروەردگاری تۆ ئەی موحەممەد صلی الله عليه وسلم، ئەی ئیماندار تا قیامەت. ئەبووە بە سیاقی ئایەتەکە بوو یابی و تا پەروەردگاری زەکەریا، نا یەکسەر خیتابەکە لەگەڵ من و تۆیە قسەکە. ئەو پەروەردگارەی، ئەو ئەڵڵایەی سوبحانەه وتەعالا کە ئاواتی زەکەریای پیری هێنایە جێ کە بەعەقڵی هیچ بەشەرێکان نەدەهات، ئەو ئەڵڵایە هەرماوە دایمە پشتت پێی ئەستور بێ، بێخەم بە ئاواتی تۆش دێنێتە جێ. بۆیە فەرمووی ڕەبیکە، ئەمە لەگەڵ تۆیەتی. عەبدەهو، بۆچی زەکەریا خوای گەورە ئاوا بەهانایەوە هات و لە خەم ڕزگاری کرد؟ چونکە بەڕاستی عەبدی خوا بوو. ئەزانی عەبد یعنی چی؟ کاتی خۆی 2 جۆر مرۆڤ هەبووە، کۆیلە هەبووە، بەندە هەبووە، لەگەڵ سەید و گەورە و ئاغا. ئێمە نابێ کۆیلەی هیچ کەس بین. حەیفە ئینسان بە ژیانی کۆیلایەتی ڕازی بێ. یەک ڕۆژ بە مەردی لەسەر زەویدا بژی، ڕەتی بکەوە 1000 زاڵ تەمەنی کۆیلایەتی و ژێردەستەی قبوڵکەی، مرد بە. بەڵام بە شانازیەوە عەبد و کۆیلەی ئەڵڵای خالقت بە. بەس عەبدایەتی بۆ ئەڵڵا جوانە، بەس ئەوی شایەنی ئەوەیە مرۆڤ ملی بۆ کەچکا و شایەنی ئەوەیە بیپەرستێ. زەکەریا عەبدی خوا بوو. ئەزانی عەبد یعنی چی؟ یعنی عەبد ئەوەی هەیەتی بەهی گەورەکەی دەزانێ. ئێستا لە قەدیما کە خزمەتکار و عەبد هەبوو، خۆی بە خاوەنی هیچ نەزانیوە، وتوێتی ئەو جلەی لەبەری شمایە، ئەو پارەی لە گیرفانی شمایە، ئەو نانەی لەبەر دەمی شمایە، هەمووی هی گەورەکەمە. خوا دەفەرمێت تۆش ئاوا بە بڵێ یا ئەڵڵا لە ئاستی تۆدا هیچم نییە، هەمووی هی تۆیە. بێخەمم چونکە گەورەکەم دەوڵەمەندە. عەبدی جاران دەیگوت بێخەمم چونکە ئاغاکەم ئەوەندەی هەیە،
تۆش بێخەم بە خالقی ئەرز و ئاسمان ئەلغەنیە هەمووی خۆیەتی لە چییە ترسی ئەوەندە دڵ ڕاوکێتە عەبد گەورەکەی پێی بڵێ بۆ کوێ بڕۆ لە کوێ دانیشە چی بکە و چی مەکە و مەرحەبایی چێ مەکە و چێت خۆش بوێ بە قسەی دەکا والله دەبێ ئێمەش عەبدی ئەو ئەڵڵایە بین ئاوا عەبدێکی ملکەج بە بۆ خوا تەواو خۆتی تەسلیم کە یەقینت هەبێ خوا ڕەحمت پێ بتاکا و ئاواتەکانیشت وەکو زەکەریا دێنێتە جێ اینجا فەرمووی زەکەریە ئەزانی بۆ ناوی زەکەریاشی هێنا خی گەورە لێرەدا دەرسێکی پێوتین کاتێک کە بە قسە باسی شتێک بۆ خەڵک دەکەی نمونەی واقعیشی بۆ بێنەوە خوا دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێغەمبەری خاتەم عليه الصلاة والسلام ئەی ئیمانداری خۆشەویست و ئازیزی ئەو ئومەتە دڵنیابە ئەمەی کە باس دەکرێت لە قورئانە واقعاً ڕوویداوە هەر قسە نییە واقعاً ڕوویداوە بەسەر عەبدێکی ئێمەدا هاتووە کە زەکەریا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ بۆی ئێمەی مسلمانیش ئێمەی وتار خوێنیش ئەبێ زۆر جار لە وتارەکانی جومعەدا بەڕێزان کە باسی شتێک دەکەین کە دەڵین فڵان شتە ئاوایە جەنابەت چاوەڕێی ئەم قسانەی مامۆستا یەقینم هەیە ڕاستن بەڵام دڵت ئاو دەخواتەوە کە نمونەیەکی واقعیشت بۆ دێنمەوە نمونەکە واقعی بێ لە وڵاتی خۆماندا بێ ڕاستەقینە بێ کە دەیگێڕیتەوە بۆ مسلمانەکە ئاو دەکرێ بە دڵیا یەکسەر ئەچێتە ناو دڵتەوە بۆیە خوا ناوی عەبدەکەشی هێنا کە زەکەریا پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ ئەوەیە گرنگی بەسەر هات و چیرۆکی ڕاستەقینە لە وتاری هەینیدا بۆیە ئێمە خۆمان لێ حاڵی بووین جا بۆ ئەوەی بەڕێزت ئەتەوێ ئاواتەکانت بێتە جێ جا کێ هەیە لە ئێمە دەیان خەون و ئاواتی نەبێ ئەتەوێ ئاواتەکانت بێتە جێ ئەتەوێ خی گەورە لە گرفتەکان ڕزگارت کە جا چێ هەیە لە ئێمە گرفتی نەبێ ئەتەوێ ئەگەر کاکە گرفتت نییە و ئەلحەمدولله ژیانت خۆشە و ئاواتەکانت هاتوونە جێ بەڵام ترسێکمان هەیە خوای لێمان تێک نەچێ ئەتەوێ خۆشیەکانی ژیانت بەردەوام بێ دەگوێ بگرە یەک چارەسەر هەیە یەک پەنا هەیە بۆ هەرسێکیان پەنا بۆ دوعا بەرە دایمە بە کوڵ و بەدڵ دەم و دەستت بە دوعا بە بەرامبەر بە خوای پەروەردگار بەڵام کام دوعایە ئێمە لە خزمەت سوورەتی مەریەم داین پێمان دەڵێ دوعاکانت با وەکو زەکەریا پێغەمبەر بێ سەلامی خوای لەسەر بێ یەکەمیان ئیذ نادا ڕەبەه تەنها و تەنها زەکەریا داوای لە پەروەردێنی کرد لە ئەڵڵا سوبحانەه وتەعالا کاکی من مناڵت نابێ ڕزقت سوارە پەنامە بە بۆ قەبر ئەگەر قەبری پیاو چاکێکیش بێ پەنامە بە بۆ پەڕۆ پەنامە بە بۆ نوشتە پەنا دەگرم بە ئەڵڵا ئێستا ئەم میلەتەی ئێمە دەردێکی کوشندەی تیا پەیدا بووە پەنا دەبرێ بۆ ساحر وەڵڵا بۆیە مناڵت نابێ سحری منداڵ نەبوونت لێکراوە ئەی هاوار ئەم عەقڵا جا بۆ بە ئەوە بوویایە خەڵک مناڵی دەبوو لەسەر زەوی پەنابەری بۆ ساحر ڕزقت بۆ بکاتەوە پەنابەری بۆ ساحر زەواجت بۆ ئاسانکە نا زەکەریا فەرمووی ئیذ نادا ڕەبەه لە دەرگای هیچ کەس مەدە و عەقیدەت بە هیچ شتێک نەبێ ئیلا ئەڵڵا نەبێ تەوحید یەکتاپەرستی خوا ئەو خوایە پێویستی بە هیچ شتێک نییە دەنگەکەت دەبیستێ ئاگای لێتە یەکەم بەس تەنها ئەڵڵا پەنای بۆ بەرە دووەم نیداء خەفیە زەکەریا خوای گەورە مەدحی دوعاکە و پاڕانەوەکەی دەکا بە شاراوەی دوعای کرد بە دەنگی نزم دوعای کرد چاوی کەسی لەسەر نەبوو کامیرای لێ نەبوو مەجلیس و جومعە و تار نەبوو بە تەنها لە گۆشەیەکەوە بە دەنگێکی نزم هەر خۆی گوێی لە خۆی بێ ئاوا دوعای کرد و پاڕایەوە عەرزی بارەگای خوای کرد خوایە چ گرفتێکی گەورەم هەیە بەڕێزیشت ئاوا بە ئەو وەختەی دڵت گەرم داهات یەقینت هەبێ دوعاکانت گیرا دەبێ ئەینا زۆر جار ئێمە هەمومان دەست بە دوعاین دڵمان لە بازاڕیە دڵمان لە شوێنێکی کەیە لە مەجلیس و نانخواردنە وەڵڵا یەقینت هەبێ دەستەکانت سفر دێنەوە خوارێ بەڵام ئەگەر بە کوڵ و بە دڵ دوعات کرد کە دڵت گەرم داهات ئەزانی کەی دڵت گەرم دادێ وەکو ئەم باسەی زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ سوورەتی ئالی عیمران ئایەتی 37 پێمان دەڵێ کەی زەکەریا بە تەواوەتی دڵ و دەرونی گەرم بوو خۆ پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ هیچ کات لە خوا غافڵ نەبوون وەکو ئێمە نەبوون بەردەوام پەیوەندی ڕاستەو خۆیان بە ئەڵڵاوە هەبوو سوبحانەه وتەعالا بەڵام زەکەریا پێغەمبەر ڕۆژێ دەچێتە خەڵوەتخانەکەی معبەدەکەی شوێنی خواپەرستیەکەی مەریەمی کچی تازەلاو زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کە مێردی پووری مەریەم بووە واتە ژنی زەکەریا و دایکی مەریەم خوشک بوون وەکو مەحرەمێک دایان نابوو کە سەرپەرشتی بکە
ئەفەرمێ کە دەچوە میحرابەکەیەوە و دەچوە خەڵوەتخانەکەیەوە سەیری دەکرد ئەنواع خواردنی لێدانراوە ئەم هەموو میوەجاتە ئەم هەموو خواردنە ئەوە نە لەم وڵاتی شامەدا هەبووە لەو وەختەیە نە لەو شوێنە هەبووە نە فەسڵی بووە نە قەز بیستوویەتی بەسەر سوڵمانەوە پێیوت یا مەڕیەم و ئەننا لەکی هذا ئەی مەریەم ئەمە لەکوێ بوو تۆ خۆ لە ژوورەوە ناچێ دەرێ بەس خەریکی خواپەرستی مەریەم واتە عابیدە بەس خەریکی خواپەرستی فرمووی قالت هو من عند الله إن الله يرزق من يشاء بغير حساب أي زكريا پیغمبر سلامي خواه لسر بيه أم خواردنانا من عند الله للآن الله بدياري بو من يردراوا خواه هر کسی کبیوه ببه ماندوبون بخواه ببه سنور رزق روزي بودانيره من ئەوەندە پشتم بەخوای پەروەردگارم قایمە الله سبحانه وتعالى ڕێزی لێگرتم ئەم خواردنە تایبەتانی بە فریشتەکانی خۆیدا بۆ ناردوم لێرەدا پێمان دەڵێ دەکرێت جاری وایە لە خوێندکارێکی خۆت و قوتابێکی خۆتەوە فێری دەرسی تەوحید بی فێری دەرسی تەوەکل لەسەر خوا بی زەکەریا خۆ پێغەمبەرە زۆر پلەی لە مەریەم گەورەترە ئەم شاگردیەتی و لەبەر دەستیا دەخوێنێ بەڵام زەکەریا بیر لەم قسە جوانانە دەکاتەوە ئەم کچە چ قسەیەکی جوان بەدەمیا هات خوا ئەگەر مەیلی لێبێ بێ سنوور ڕسق دەبارێنێ بەخوا کە مەیلی لێ بوو بەو هەموو هەوڵەش نییە هەیە زۆری هەوڵداریی بە هیچ نەبوو هەی یەک تۆز دەجوڵێتەوە خوا هەمووی بەسەرا دەڕێژێ هەمووی ئەڵڵایە هو من عند الله ئەمە لە خزێنەی ڕەحمەتی خواوە هاتووە لێرەدا زەکەریا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێت دڵ و دەرونی گەرم بوو دڵ و دەرونی گەرم بوو چاوەکانی پڕ لە فرمێسک بوو بەخوا ڕاست دەکەی ئەی مەریەم هیچ شتێ بۆ خوا زەحمەت نییە خۆ من تەمەنم وا چۆتە پێشەوە خۆشنەکەشم نەزۆکە هەر ئاواتم ئەوە بوو مناڵێکی ساڵح لە باوەشگرم واللهی ئەبێ منیش داوا لە خوا بکەم ئەچێ بە کوڵ و بەدڵ بە چاوی پڕ لە فرمێسک یەک بەشەری خوا چاوی لێ نییە نیداء خەفیە یەک کەس چاوی لێ نییە نیوە شەوە بەتەنهایە لەژێر لێوەوە هیچ کەس دەنگی نابیستێ داوا لە خوای پەروەردگار دەکا بەڕێزان ئەگەر ئاوا دوعات کرد یەقینت هەبێ خوا ڕەحمت پێ دەکا و دوعات گیرا دەکا با دڵت گەرم ببێ سێمیان یەکسەر نەیفەرموو خوایە مناڵم دەیتێ ئێستا کە داوا دەکەین یەکسەر خوایە فڵان شتم ببەخشە نانا لە قورئانەوە فێر بە زەکەریا یەکەم جار باسی مناڵ ناکە کە ئاواتە گەورەکەی ئەو بوونی مناڵێکی ساڵحە ئەفەرمێ ربي إني وهن العظم مني واشتعل الرأس شيبا پەروەردگارە ئەم بینی حاڵی ئەم بەندە لاوازەی خۆت بەخوا تەواو پیر بووم ئێسقانەکانیشم خەریکی پووکانەوە و لاوازبوونن جا ئێسقی مرۆڤ لە هەموو بەدەنی بەقووەترە کوردەواری خۆمان ئەڵڵە هەر ئێسق و پروسخەکەی ماوەتەوە یعنی ئەو ئاخر دەرەجەی لاوازیە گۆشت و چەوریەکانی لەشی تواونەوە بەس ئێسقانێک ماوەتەوە یا ڕەبی خوایە من هی ئێسقانەکانیشم تواونەوە ئەوەندە لاواز بووم و ئەوەندە چوومەتەمەنەوە سرم سەیری کە پەروەردگارە بڵێ سەی لێ دێ لە سپێتیدا سرم تەواو سپیە یا ئەڵڵا پەروەردگارە ڕەحمم پێ بکەی ئالەو کاتەدا ئاواز زەلیلی خۆت بنوێنە کە دوعات کرد هەیە بە کیبرەوە دوعا دەکات دەستی تۆزی هین دەکاوە دەزانێت بە کامیرەیەک لە سەری بێ و نابابە ئەبێ زەلیل بی لەبەر قاپی خوادا ئەزانی کاتێ دوعا قبوڵە چ کاتێ دوعاکەت قبوڵە وەکو کەسێک یەک شت لەم دنیا شک نەبە نەچی لە کاتی دوعاکردنادا بیرت بێتەوە چەند دەفتەر دۆلارت هەیە ئەڵێ خوایە هەرزانی بێ کوڕە گرانیش بێ من 100 دەفتەر دۆلارم هەیە جا مشکلێم چییە نا ئەوە نابێ ئەبێ وابزانی نە پارەت هەیە وابزانی نە عیلمت هەیە نەڵێ هەموو دنیا هین بێ ئەم شەریکەیە دەرم دەکات لە فڵان شوێن مەمنونن من شەهادەی خۆم هەیە زمان دەزانم عیلمم پێیە وابزانن نە هیچ دینارێک شک دەبێت لەسەر زەویدا نە عیلمت پێیە نە کەسوکارێکت هەیە دیفاع لێ بکە نە حیزبێک هەیە لە پشتەوە نە هاوڕێیەکی دڵسۆزت هەیە نە تەندروستیت باشە و لەسەر قاچەکانی خۆت بوەستی بیهێنە بەرچاوت کابرایەک لە شوێنێکا لێی قەوماوە 1 دینار و دۆلاری نییە یەک کەس بە قەرزی یارمەتی نادا یەک هاوڕێشی نییە یەک خزم و کەسوکاریشی نییە یەک زمانی منتیقەکەش نازانێت چۆن شکۆی حاڵی خۆی بۆ خەڵک بکە یەک حیزبێکیش لە پشتیەوە نییە تەندروستیشی تێک چۆ نەخۆشیشە ئەزانی چەند بەزەیت بەخوا دارێتەوە لەو کاتەدا ئەم کەسە هیچ ئەنوایەکی هەیە جگە لە خوا کە دوعات کرد چەند دەوڵەمەند و خوێندەوار و پایەدار و پلەداربی ئەبێ ئاوا لە حزوری خوادا خۆت بە زەلیل بێتە بەرچاو بڵێ خوایە هیچ شتێک نییە لەم سەر زەوێدا فریام کەوێ ئیلا ڕەحمی تۆ نەبێ واللهی ئاوا لە خوا بپاڕێەوە یەقینت هەبێ دوعاکەت گیرا دەبێ زەکەریا ئاوا پاڕایەوە خوایە من ئاوا لاوازم خاڵی چوارەم ئایا یەکسەر فەرمووی خوایە مناڵەکەم پێ ببەخشی
نانا واجعله ربي رضيا هەربوونی مناڵ شەر نییە بەڕێزان یا ڕەبی خوا منداڵێکی پەسەندم پێ ببەخشی ئەزانی پەسەند یعنی چی؟ یعنی خوا ناپەسەند نەبێ کوردەواری خۆمان زۆر جواد لە بەخوا مناڵێکی ناپەسەندە ئەوە زۆر خراپە خوایە من مناڵم ناوێ هەر کوڕێکم ببێ یا ڕەبی خوایە مناڵێکم دەوێ کوڕێکم دەوێ پەسەند بێ پەسەند بێ یعنی خوایە تۆ پەسەندیکەی خوایە خوا نەس بێ بەخوا دە کوڕی خوانە ناست هەبێ تۆ وەجاق شوێری والله لەسەریان قەرزار دەبێ و خەمی دنیاش دەکەن بە قوڕکتا خوایە ئەو ئەولادەی کە پێم دەبەخشی ئەو کوڕی کە دەم دەیتێ خوایە تۆ پەسەندیکەی لای خۆت بە حەق تۆ بناسێ یەکتا پەرست بێ یا ڕەبی خوایە خۆشەویستی لای خەڵک بێ خوایە ئەولادێک بێ خەڵک ڕۆژی سەد جا بڵێن حەی ڕەحمەت لە دایک و باوکی ئەو کچە ئەو کوڕی کە ئەم مناڵی لێ بووە ڕەحمەت لە دایک و باوکت بێ یا ڕەبی خوایە پەسەندی لای خەڵک بێ یا ڕەبی خوایە قوڕەت و عەین بێ بۆم خۆشەویستانم ئەهلی مزگەوت دینداران واللهی لە دنیادا هیچ کۆشک و تەلارێک هیچ ئۆتۆمبیلێکی مۆدیل بەرز هیچ دەفتەر دۆلارێکی دانراوی ماڵەکەت هیچ شتێک چاوت ڕۆشن ناکا و دڵت خۆش ناکا و چاوت ناکاتەوە بە ئەندازەی ئەوەی ئەولادێکی ساڵحی گوێڕایاڵت هەبێ کە هەم خوا لێ ڕازی بێ هەم خەڵک ڕەحمەت بارانی کەن و بڵێن ڕەحمەت لە دایک و باوکت بێ هەم قەت خەفەتن نەداتێ هێشتا تۆ شتەکە نەوتوە بە قسەت دەکا هیچ شتێک لەو خەڵاتە گەورەتر نییە خوایە پێمان ببەخشی هیچ شتێک لە مناڵی ساڵح گەورەتر نییە خوایە قوڕەت و عەین بێ ڕەضیە یا ڕەبی خوایە عەدووەن و حەزەنەن نەبێ قەد نەڵێ ئێستا زۆر کەس کە دوعا دەکا مناڵی نییە یەکەم دوعا یا ڕەبی خوایە مناڵێکم پێ ببەخشی نابڵێ خوایە مناڵێکی پەسەندم پێ ببەخشی چونکە بوونی مناڵەکە شەر نییە جاری وایە دەبێتە عەدووە واللهی مناڵەکە لێ دەبێتە دوژمن خەڵکمان نەبینیەوە خوددا پەناماندا ئەولادەکەی ئەوەندە تینی بۆ هێنا ئەولادی خۆی کوشت ئەو پەڕی تینە ئەی نەتان بینی هەر لەم شارانەی کوردستاندا لە جیهاندا خەڵک باوک و دایکی خۆی کوش بەیەکەوە ئەوە بوو بە دوژمنت جا دوژمنایەتی دەرەوە ئاسانترە یەخوا مناڵەکانت دوژمنن نەبن نازانی چیان لێ بکەی نازانی چۆن لەگەڵ خۆتیان کەیەوە هەر چۆنە بێ یەخەت دەگرنەوە یا ڕەبی خوایە ئەو مناڵی پێم دەبەخشی ڕەضیە خوایە منداڵی ساڵح بێ پەسەند بێ ناپەسەند نەبێ لێم بێتە دوژمن وحەزەنە یا ڕەبی خوایە منداڵێکی ساغ و سەلامەت بێ یا ڕەبی خوایە منداڵێکی ساغ و سەلامەت بێ بە نوقسانی لە دایک نەبێ هەموو ڕۆژە سەیری کەم و برینم بکولێتەوە بە زەیم پێیدا بێتەوە دوعا بکە کاکە ئاوا وەجعله ڕەبی ڕەضیە منداڵێکی پەسەندی خواناسی خەڵک دۆستی ساغ و سەلامەتم پێ ببەخشی یا ڕەب چاولەیەکە لە قورئانەکە دوور دەکەوینەوە دوعاش دەکەین نازانین چۆن دوعا بکەین حەدمی شەب گەڕێنەوە خزمەت قورئان سەر چاوەی پاک و بێگەردی ئیسلام سەر چاوەی پاک و بێگەردی ژیان بەس کەلامەکەی خوایەکە وەکو خۆی ماوەتەوە پەنای بۆ بەرن لێوەی فێری دەرسی ژیان بن بەڕێزان عەرزم کردن کە خوا فەرمووی ئەمە باسی زەکەریا پێغەمبەرە پێمان دەفەرمێن نمونەی واقعی بۆ یەکتر باسکەن حیفە بەسەر هاتە ڕاستەقینەکان بفەوتێن با دەرسی لێ وەرگرین پیان خۆش نابین پەرۆشمانن دەرسیان لێ وەردەگرین زانای پایەبەرزی کورد مامۆستای زانکۆ پرۆفیسۆر دکتۆر کەریم قەلەستانی کە بەڕاستی خزمەتێکی گەورەی لەم کوردستانەدا کردووە خزمەتی هەمومان و ڕۆڵەکانی هەمومانی کردووە پرۆفیسۆر دکتۆر کەریم قەلەستانی لە 31 دەی 2023دا لەگەڵ پەیجی کۆباسا چاوپێکەوتنێکی هەیە ئەڵێ یەکێ لەو شتانەی کە لە بیرم ناچێتەوە کەدا بۆ نۆرینگەکەم بۆ عیادەکەم باوکو دایکێک بە چاوی پڕ لە فرمێسکەوە هەموو جار دەهاتن باوکو دایکێک بوون 3 منداڵیان پێبوو 3 منداڵ بە یەک سگ لە دایک بوون ئەو باوکو دایکە دوای تەمەنێکی زۆر نەبوو بوو بۆ ئەوەی کەوا بێبەش نەبن لە خەڵاتی بەرزی پەروەردگار کە منداڵە پەنایان بۆ ڕێگەی زانستی بربوو کە شەرعیش پەسەندی دەکا و ناپەسەند نییە بە مەرجە شەرعیەکانی خۆی ئەویش منداڵی بلووریە خانوویەکیان دەبێ تیانە تیاز کرێچینین ماڵی خۆیانە ڕێک خانووەکان دەفرۆشن سیارەیان دەبێ سیارەکەشیان دەفرۆشن زێڕی ژنەکەشی دەفرۆشێت چی پارەی ماڵێشیان هەیە هەمووی دادەنێن بە مەرجێک بە زەمانەوە بە پشتیوانی خوا منداڵە بلووریەکان سەر بگرێ زانەکان دکتۆرەکانیش لە سلێمانی تەواو هەوڵی خۆیان دەدەنە کار و موژدان دەدەنێ ئافرەتە حامیلە بووە ئای چه خۆشی و شادیەکە کابرا ها بەس دوعا دەکا خوایە مناڵم ببێ بەڵام لەبیری چۆ بڵێ خوایە ڕەبی ڕەضیە ڕەبی ڕەضیەی لەبیر چۆتەوە سبحان الله منداڵ دەبن 3 منداڵ بە یەک سگ لە دایک دەبن چونکە هێندە پەستانیان خستۆتە سەر مێشکی یەکتر لەو ڕەحمە بچووکەی دایکدا سبحان الله هەر سێکیان بیرکۆڵن 3 مناڵی بیرکۆڵ بەس پارچە گۆشتێکن لەوێ
حتا دەمرن نازانن دنیا شەوە ڕۆژە ئاگرە ئاوە ئەبێ سێ پارچە گۆژنانیان بەدەمەوەکەی بە خێویانکەی جا خوا ئەزانێ کەی دەمرن یان وەکو دکتۆر کەریم دەڵێ لەم کۆمەڵگایەدا بەداخەواگەر ئەم دایک و باوکە پێش ئەوان بمرن ئەم مناڵانە چێ بە خێویانکە سبحان الله ئەمە بەس ڕەحمی خوایە کە مصیبەتی نارد والله خوا هێندە بە ڕەحمە من و تۆڵێن فڵان کەس چۆن تەحەمولی ئەو مصیبەتەی کردووە کەچی الله هێندە بە ڕەحمە سەبووری دەدا لە کاتی مصیبەتە بۆ ئەو کەسێ ئاسان دەکا هەیناوە مصیبەتێکی گەورەیە دوای ئەو هەموو چاوەڕێیە هەرچی پارەیە ڕۆیوە خانوود ڕۆیوە سیارەت ڕۆیوە زێڕت ڕۆیشتووە هیچت نەماوە ئیفلاسی مادیت کردو سێ منداڵی پارچە گۆشتیش هەتا مردن بەخێوکەی خوا ئاسانی دەکا لەسەر مصیبەتدار دووەمیان ڕەحم و سۆزی دایک و باوک سبحان الله کە بێ سنوورە بێ سنوور مامۆستایەکی زانکۆی سلێمانی باسی بەڕێزێکی کرد لە سنووری منتیقەی دانیشتنی مندا ئی خۆماندا فەرمووی لە خزمەت دایک و باوکمدا بووم باسی دوو کەسم کرد کە تەمەنیان لە 40 ساڵ بەرەو ژوورە تەمەنیان لە 40 ساڵ بەرەو ژوورە بە دڵنیاییەوە هەردووکیانم بینیوە هەردووکیان ناتەواوی عەقڵین ئاگایان لەم دنیایە نییە ئاگایان لەم دنیایە نییە چ باسە باوکیان پیاوێکی پیاوانە و عالم و مەلا بوو وەفاتی کرد دایکیان ماوە فەرمووی لە خزمەت دایک و باوکم بۆم دایکی ئەو دوو منداڵە ئەو دوو گەنجە کوڕە ئەو دوو پیاوە شێتە تەقریبەن هات لەوێ بوو ئەویش سەردانی دایکی کردبوو سەردانی دایکی مامۆستا دکتۆری کردبوو وتی لەوێ بووین ژنێک وتی یا ڕەبی خوا ڕەحمیان پێ بکا بە فڵان و فڵانی کوڕت یا ڕەبی پێش تۆ بمرن وەکو باوکیان نەماوە بێ دایکیش نەبن بەو خوایە بە کەس بەخێو ناکرێن وتی دایکەکە دایکی ئەو دوو منداڵە شێتە ئەین دوو گەنجە شێتە دوو پیاوە شێتە کە تەمەنیان دڵنیا بن لەسەر و چلەوە ئێستا زیاترە لەوانەیە بەرەو 50 ڕۆیشتە بن وتی داچڵەکە وتی توخوا دوعای وا مەکە توخوا دوعا لە مناوەکانم مەکە خوایە جەرگ سوتاو نەبم بۆیان سبحان الله ئەوە نزیکی 40 ساڵ زیاترە ئەم دوو کەسە بە خێو دەکا کە ئاگان لەم سەرزەویە نییە پاک و پیسی خۆیان نازانن ئەبێ بەدەمیانەوەکەی پاکیان کەیتەوە بیان شۆی جلی خۆیان دەدڕن فەقیرە کەسی وتی توخوا دوعای وا مەکە یا ڕەبی مەرگم پێشیان کەوێ خوایە مەرگیان نەبینم والله خەڵک خێر و خێراتم بۆ دێنێ والله تەقاوتی و معاشەکەی باوکیان کۆ دەکەمەوە سوێن بەخوا محتاجین بەڵام والله کە دەست لە سەریان دەدەم شەوانە سەریان گەرمە یان تووشی هەڵامەتێک دەبن والله ئەو پارەی هەمانە دەیکەم بە خێر و سەدەقە خوایە شیفایان بۆ بنێری خوایە ڕەحمیان پێ بکەی خوایە نەخۆش نەبن سبحان الله لە ڕەحمی دایک و باوک هیچ شتێک وەکو جگەر نییە ئەینە سێ منداڵی بیرکۆڵ بەخێو ناکرێ بە ئینسان بەڵام خوا هێندە بە ڕەحمە بۆیە بەڕێزان دەرسەکانی قورئان زۆر گەورەن دڵنیام ئێوە کە لە خزمەت قورئاندا الحەمدولله زۆربەی هەر زۆرتان شارەزایتان هەیە پێم دەڵێن مامۆستا هەندێک خاڵت مابوو لەبیرت چوو نانا لەبیرم نەچووە کاتی خوتبە تەواو بووە هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو ئینشاءالله هەر لە خزمەت باسی زەکەریا پێغەمبەر و خانەوادەکەی و بەدیهێنانی ئاواتەکانیدا یا ڕەبی خوایە ڕەحممان پێ بکەی پەروەردگارە ڕەحممان پێ بکەی یا ئەرحەم الراحمین ڕەحمەتی خۆتمان بەسەرا بارێنی یا ڕەبی خوای پەروەردگار ئەم وڵاتی کوردستانەمان خوایە ئەمن و ئەمانەکەی لەدەست نەدەین یا ڕەبی خوایە گەلێک کەلێنی گەورەمان هەن ئەمن و ئەمانێکمان ماوە دوورین لە تەقەوتۆق یا ڕەبی خوایە ئەمانی وڵاتی کوردستانمان لەدەست نەدەین یا ڕەبی خوایە ئەو کەسانی کە دڵسۆزی خاک و میلەت و دینمانن موفەقیان کەی ئەوانەی لار و لەوێرن یا الله هیدایەتیان بدەی بۆ ڕێگەی ڕاست یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بدەی یا شافی یا الله یا ڕەبی خوا دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی ئەولادمان ساڵحکەی قڕەت و عین بێ بۆمان یا ڕەبی خوا ئەوانەی مناڵیان لاسارە ساڵحیان کەی پەروەردگارە ئەوانەی کە لە نیعمەتی منداڵ بێ بەشن یا الله لەم ساتەیە قەڵەمی قودرەتی خۆت بقەیتە کار یا ڕەبی خوا مناڵی ساڵحیان پێ ببەخشی یا ڕەبی خوا ئاواتیان بێنەجێ ڕۆژی دوعا قبول بوونە هەمومان بە دڵ و بە کۆڵ باسی جەرگمان کرد بەڕێزان بیهێنە بەرچاوت دوعا بکەین یا ڕەبی خوایە بە جەرگ سووتان تاقیمان نەکەیتەوە یا الله یا ڕەبی خوایە بە جەرگ سووتان تاقیمان نەکەیتەوە یا الله مناڵمان ساڵح بێ مناڵمان ساغ و سەلامەت بێ مناڵمان بێوەی بێ یا ڕەبی خوایە 4300 منداڵ زیاتر لە غەزە لە پێناوی ئیسلامدا لەلایەن ئەو زیانە دڕندانە لەلایەن جاش و کلکەکانیانەوە ئاگر و ئاسنیان بەسەرا بارێنرا یا ڕەبی خوایە ڕەحم بە دڵی دایک و باوکیان بکەی یا ڕەبی خوایە خوێنی ئەو منداڵە مەزڵومە بێت تاوانانە ببێتە ئاگرێک و بچێتە ناو ڕژێمی زایۆنی و کلک و گوێیەکانیەوە جاش و نۆکەرەکانیەوە یا ڕەبی خوایە ئەو ناحەزانەی ئیسلام لە ناو خۆیاندا پەردکەی
بیان کەی بە دوژمنی یەک ترس و تۆقیم بخەیتە دڵیانەوە یا ئەڵڵا یا ڕەبی خوایە برایانی مجاهیدمان لە هەر شوێنێکی ئەم دنیایان سەریان خەی خوایە حەقی مەزلوم لە زاڵم بستێنی یا ئەڵڵا خوایە حەقی مەزلوم لە زاڵم بستێنی یا ئەڵڵا خوایە حەقی مەزلوم لە زاڵم بستێنی یا ئەڵڵا لە هەموو دنیادا خوایە مستەزعەفین سەرخەی بەسەر زاڵماندا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی یا ئەڵڵا آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.